بێن ئازیزان و خۆشەویستان، پێشەکی بەخێرهاتنی هەمووتانەکەم بۆ ئەم ئێوارە زۆر زۆر تایبەتە کە بۆ ئۆپنینگی مۆسیقای ماڵی مۆسیقای زەهاویە. زۆر سپاس کە تەشریفتان هێنا و ئەم ئێوارەیە لەگەڵ بەندە و کۆمەڵێک ژەنیاری زۆر زۆر بەتوانە لە چوار پارچەی کوردستانە پرۆگرامێکی باشمان حاضر کردووە بۆ ئێوەی ئازیز. تۆزی ئەمەوێ باسی چیرۆکی ئەم ماڵە بکەم. من لە تەمەنی 15 ساڵیە کە کاتێک لەگەڵ ئامێری دەف ئاشنا بووم قەت چاوەڕوانم نەئەکرد کە من لە بواری هونەری 25 ساڵ بەردەوام بم و لە ڕێگەی دەفەوە 100 وڵاتی دنیا بڕۆم. هەژارێک کە لە ماڵباتێکی خانەقینی لەدایک بووە، باوکێکی سیاسی، مامێکی سیاسی، 16 ساڵ ژیان لە ئێران، 30 ساڵ ژیان لە بەریتانیا. هەژارێک کە ئێستا سەیری دواوەی خۆیەکە 25 ساڵ گەشت لە دنیا لەگەڵ دەفەکەیە. هەمیشە ئارزووی من ئەو بوو کە بتوانم لە تەمەنێک کە هەستی پێ بکەم، حازرم مؤسسەیەک شوێنێک بە ناوی خۆمان دانێم. لە ئینگلیزی شتێکەیە پێڵێن لێگەسی، شتێک لە دواوەی خۆت دانێ. و بەڕاستی ئەم شەو بۆ منی هەژار زۆر زۆر ڕۆژێکی تایبەتە لە ژیانما، 4 نۆڤێمبەری 2021، چونکە ڕۆژی دامەزرانی ماڵی مۆسیقای زەهاویە. ماڵی مۆسیقای زەهاوی لە 2022 دەسەکا بە ئەکتیڤیتی خۆی. زۆر بە کورتی ئەمێ جارێ بڵێم کە ماڵی مۆسیقای زەهاوی بۆ دروست بووە، هەدەفی من چییە، ئەجێندا و سیاسەتی ئەم ماڵە چییە لە 2 ساڵی ترا، و بۆ لە هەولێر، بۆ لە پایتەختی ئەقلیمی کوردستانی عێراق. من پێم وایە لە هەموو کاپیتاڵەکانی دنیا، لە بەرلین بێ، لە تۆکیۆ بێ، لە لەندەن بێ، لە واشنگتن بێ، کاپیتاڵ زۆر زۆر گرنگە بۆ مەسائلی کولتوری. عاسیمەی هەر وڵاتێک بێجگەوەی کە لە بواری پیشەسازی، بێجگەوەی کە لە بواری سیاسی، بەڵام بەڕاستی لە بواری کەلتوریا کاپیتاڵ زۆر زۆر گرنگە. و من بەڕاستی پێم خۆش بوو کە ئەم ئفتتاحیەیە، ئەم ئۆپنینگی ئەم ماڵە لە هەولێری پایتەختی کوردستانی باشووری ئازیزی خۆم بێت. 2 ساڵی تر چاوەڕوانی باز لە 2 ساڵی ترا زەهاوی میوزیک هاوس لە یەکەم ئیڤنتیەوە کە من ئێستا ناڵێم لە مانگی 1، بەڵام لە یەکەم ئیڤنتیەوە بۆ 24 مانگ هەر مانگ کۆنسێرتێک بەڕێو ئەبات. ئەم کۆنسێرتانە بریتی ئەبن لە هونەرمەندانی کورد، بەس تەنیا نە لە باشووری کوردستان. هونەرمەندان داوەتەکرێن، بێجگەوەی کە کۆنسێرتێکیان بۆ ڕێک ئەخرێ، وەرکشۆپێکی چڕوپڕ بۆ 2 ڕۆژ وەرکشۆپەیەن. و بەڕاستی ڕوئیای من ئەوەیە کە هەم ئەمەوێ کوردستانی بێ ئەم ماڵە و عالەمی بێ. لە هەمان کاتشدا هونەرمەندانی ئینتەرناشیناڵ داوەتەکەین کە هەر مانگ تەشریف بێنن کۆنسێرت لە هەولێر بن و شاری هەولێر، میلەتی هەولێر، گەلی هەولێر لەگەڵ موزیکی گەلانی ترشا ئێمە ئاشنا بین. ئەم خەونەی منە بەڕاستی پێویستی ئەکا کە سپاسی من ئەبێ 3 کەس بکەم. ئەم 3 کەسە ڕۆڵێکی زۆر زۆر گەورەیان بینی لە ئەم موئەسسەی منە. یەکەم کەس جەنابی کاک نەچیروان بارزانی، سەرۆکی هەرێمی کوردستان، کە پاڵپشتی خۆی بۆ 2 ساڵ پیشاندا کە ئەوە ئومیدێکی زۆر گەورەیە بۆ من. سپاسیانەکەم چکە بەڕێزیان زۆر کەسێکی کولتوریە، زۆر کەسێکی ئەهلی موسیقە. دووەم کەس بەڕاستی کە وەکو برا گەورەی خۆمە، من 9 ساڵە لەگەڵ ئەم بەڕێزەیە ئاشنام. هەر جار چوومەتە ئۆفیسەکەی پرۆپۆزاڵێکم هەبووە، فکرەیەکم هەبووە، قەت نەیوتووە نەبۆ من نەبۆ کەسانی تر. و لە حەدی ئیمکاناتی کەناڵەکەیە توانیوێتی پاڵپشتی هونەر بێ کە خۆی زۆر زۆر حەزی لە موزیکە، جەنابی کاک ئاکۆ محەممەد، کە بەڕاستی بێ جەنابیان من نەمەتوانی ئەم موئەسسەیە دانێم. و سێم کەس تۆزە ئیمۆشناڵم
ببودن تۆزێ ئیمۆشناڵە بم چونکە دایکم لێرەیە ئەمشەو حضوری ئەم ژنە هەستێکی عەجیبەیە Thank you so much, ladies and gentlemen. I'm just going to say a few words in English for our friends who do not speak Kurdish. First of all, thank you so much for coming, for being here in this very special day, 4th of November, 2021. This is the opening of Zehawî Music House. Zehawî Music House will be a music house that will start from 2022. It will be a music house designed for the city of Erbil, that every month this house will host concerts. We will invite musicians and artists from different parts of Kurdistan and also international. The agenda of this house will be three things. Number one, regular concerts every single month in Erbil. Number two, this house will carry out workshops and master classes for music. And number three, it will be a teaching center for music, whether it's Kurdish or international. The reason why I chose Erbil to have this music house in Erbil is because every capital in the world, whether you're in London, whether you're in Paris, whether you're in Tokyo, a capital of every country is extremely important for culture. Erbil is a city that is surviving. We have a lot of expats from all over the world. And every day I'm asked by my French friends, by my Italian friends, by my British friends that, Hejar, we want to hear music. Hejar, we want to go to a concert. Hejar, okay, we have live, but we want to go to a concert. This house will have regular concerts every single month. And for the next 24 months that we start from 2022. I think without the support of three people, this dream that I had since I was 15, my career started as I was 15, a young DAF player, nobody knew me, and now 25 years after, I'm in a position to say, you know, I want to bring this 25 years of experience in this house. My patron, the patronage of the house, I can only say a big thank you to His Excellency President Nechirvan Barzani for being the patron for this house for the next 2 years. A music lover himself, an artistic lover himself, and without his support this would have not been possible. The second person I really want to thank is, as an elder brother to me, the CEO of Rudao Media Channel, Mr. Ako Muhammad, that for the last 9 years that I have collaborated with Rudao, every time I have gone to his office, I've had an idea, I've had a project, this person has never said no to me, and as much as possible to support music. And the third person is, as I was a little bit emotional, is a very special time for me that my mother is here, the person who gave me birth, the person that I love so much, the lady that, a strong woman, that she's my inspiration. So it's so nice. It's a very different feeling for me to sit and to have my mom in the audience with you. Thank you so much. I hope you enjoy the show. Please give a round of applause to the musicians who are going to be joining me on the stage. بخير بين بخير بين
باشە من ئەمەوێ کۆنسێرتەکە ئەمڕۆ تۆزێ قسەکردنیشی تیا بێ چونکە بەڕاستی ئەمشەو ئێمە لە 4 بەشی کوردستانەوە هونەرمەندمانمان هێناوە لە قامیشلۆ لە کرماشان لە جۆلەمێرگ لە سلێمانی کاک سەفکان بەخێربێی کاک زنار لە ڕۆژاواوە تکایە چەپڵەیەک سپاس کاک هەژار پیرۆز بێ مالا زەهاوی یا موزیکێ سکێ خۆشم گەلێکی ئەز و هەواڵێن خۆش ڕۆژاوای کوردستانê گەم لە پایتەختا هەرێمی کوردستانن لە هەولێرن هەولێرا حەزکردنê هەولێرا حمێزکردنê هەولێرا میوزیکê و ڕەنگê خۆشک و دەنگê خۆشک هەویدارم گۆڤنە گاوا پێشی بێ گاوا یەکەمین بێ و نە گاوا تالی بێ کێ خۆشم گەلێکی گۆ لە کەلەها هەولێرê دەنگê موزیکê bilind dibe ji Kurdistanê carê dengê şer dihat û tifingê bilind bû niha dengê muzîkê bilind dibim kêf xweş gelekî wekû miletê Kurd wekû xelkên Rojavayê Kurdistanê بژیت کاک سەفکان جان ئێمە دوو گۆرانیمان حازر کردووە بۆتان دوو ئایتممان حازر کردووە لە ڕۆژاوا گۆرانیەکان چین باسی گۆرانیەکانی ڕۆژاوان بۆ بکە کاک هەژار شخوا ڕۆژ ژێر لازمن گز بەحسا هونەرا Rojavayê Kurdistanê bikim erê yanî parçeyê biçûk ji Kurdistanê lê yanî ji alî nivîsandinê ji alî çandê de gelekî zengîl û dewlemend e mêj Kobanê dest pê bikin لە کۆبانەیە یەکەم گۆرانی ناوی گوڵازەر e مێلۆدیا ناوچەیە کۆبانەیە بلێ مەوالek li pêşiya wê heye a rehmetiyê Baqî Xudoyê bavê Evdelê rehma Xwedê lê be û adî jî Gulazer a Hemê Dûmanê kesê got yekemîn kes li Rojavayê Kurdistanê kemand jenand ew Gulazer jî ew her strana hanê çîrokên evînê dibêje behsa dil dike واتە ئەو دوو گۆرانیەی کە گوێمان لێ ئەبێ مێلۆدیەکی گەلێک ڕەسەنە ڕۆژاوای کوردستان a duwemîn jî a heyran e heyran jî xwe heyran li her çar aliyê Kurdistanê heye lê heyranê Rojava taybet e piştî wê strana cezîrê behsa yekîtiya coğrafiya Kurdistanê dike û behsa nebûna sînora serkizbîk wexta gihat danî berê tin nebû xet em jê dibêjin ser xet û bin xet behsa cezîra botat û bajarê derdora wê dike behsa nexşeya Kurdistanê dike خۆش me stranê evînî hilbijartin em dixwazin bi evînê dest pê bikin bi tiştên bedew dest pê bikin من ئێستا ئەمەوێت زۆر سامرایزی بکەم to our friends that don't speak Kurdish the first item we have two songs for you from Rojava from the Kurdish part of Syria by my dear friend. I consider him that his name is the encyclopedia of Kurdish music for Rojava, Kak Safkan. Kak Safkan just talked about the two songs that we will play for you. These are original songs and melodies from Kobane, the city of Kobane that we will perform for you. I hope you enjoy it. Proin bo Rojava. Farmu.
دلو تولو دلو بیارو دلو غریب دلو بیچارو دلو های لو دلو تو دلالی بروش تقريب شفدناني رزيلو بساي بعارو بساي تسكال كرمتو كالنا بدلوي لو دلوي دلو دلالي تبرو تقريب شفدنالي جبر أبيني تسخست مچ حالي رزيلو بساي بيعارو بساي وازهيا نرني دلوي خیلو دلو خوینی دلو گلازر وی گلازر لی های گله گله گلازر گلازر وی گلازر لی های گله گله گلازر حیران رنگی تی اسمر لی گلو چی دکش حق من حیران رنگی اسمر لي كله تلقاش حقنا كرسي داري خدا سر لي عينك داري خدا كرسي داري خدا سر لي عينك داري خدا حيران رنجيت يا اسمر لي كله تلقاش حقنا حيران رنجيت يا اسمر لي كله تلقاش حقنا گلازر وی گلازر لی های گله گله گلازر حیران رنگی تی اسمر لی گلو چی دکش حق دیدن حیران رنگی تی اسمر لی گلو چی دکش حق دیدن عقده
لو حيران جارو لو مجوزج كل كيه تدمر لو وزج كل كيه لو تدمر لو حيرام گو جاور شو بلك لسه بحالنا گرین یارکی بی زمانی دف دوستین آخ قلبو تلف کافرین وی 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 بلا دلال دلم صاحبین وی دلال بجی پیرین بوطا انشالو لو بلبل الهب نجوطا يقوتني ابيني هبرد قوطا يخزهم وندعبون لا 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 جميل بوطا جزيرة جزيرة ويالي أرجوم جزيرة جزيرة ويالي يكشكي حبابية نورنا ويالي يكشكي مردنية ونورنا ويالي اجكر بدل علي لا 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 جزيرة جزيرة وزنا وما جزيرة وزنا جدر كتبوا عين برك جنة بتشوما يا داوي أو يا ربنا أي بابي وابن باشا لروجافاوا الروين بو روش حالات جاري چپلەیەک بۆ ئەم سێ هونەرمەندە لە کرماشان. کاک فەرید بەخێر بێی. نزیکی کە.
عرض سلام دارم خدمت حضار عزیز و جناب و تو دایک عزیز من. کاک فەریدی ئیلهامی هونەرمەندێکی زۆر دیار لە ئێران و لە کرماشان و ئەم خاتوونە 17 ساڵێتی ساقی خەڵکی کرماشانە چەپڵەیەکی بۆ لێبان لەگەڵ ئایدا خانمە بەڕاستی خاتوونێکی کوردی کرماشانی تەمبور لێبا بەڕاستی بۆ من جێگای کاک فەرید چی لە ڕۆژ هەڵاتەوە چی لێین تەمبور باسی تەمبورم بۆ بکە و ئەو دوو گۆرانیە کە لە بەشی ڕۆژ هەڵاتە کاک هەژارگیان ئەوەڵ کە تەبریک وشم بابەتی کار فەرهەنگی فەرەکەڵەیەن کە لە هەولێر ئەنجام دەیتە ئارزوی موفقیت دارم و باعث افتخار و شانازیه که لافتتاحیه برنامه من لخدمتتم. موسیقی تمیره یا تنبور موسیقی کاکیان او امیره تنبور که بلین تنبور بله یعنی کاکیو بله کاکیو مردم اهل حق و یارسان ایران. تنبور تا 50 سال پیشتر بله ساز سربی و ساز واتە سازێکی شاراوە بووە جەمخانە و خانەقا لەناو ئەهل حەقەکانە لەناو ئەهل حەقەکان باش تا 50 سال پیش که گەورایەک لەناو زندەیات سید ئەمرۆڵای شابڕەیمی که استاد و پیر گرامیەک بیە تەمبور لە جەمخانە تێدەملستن استیج و ئەمڕۆژ کە ئیمە هاسمە خزمەتان تەمبور مدیون زحمتی سی ئەمرۆڵای شابڕەیمی سی ئەیاز قەزوینی باڵێ زندەیات سید خەلیل عالی نژاد بێگومان ئێستا ئەم گۆرانیەی کە لێیەن چییە کاک فەرید ئەبەی کە بۆ حازر ڕپرتوارە تەمبور ڕپرتوارە مەقامە بەڵێ بەس خارجە مەقامیش موزیکی لەتریش وەگەر دەژەنن ئەما مەقام ڕپرتوارە خاصی مۆسیقای تایبەتی خۆی هەیە تەمبور ایمد یک بخشێک و موزیک و موسیقی مقامی یارسان صحنه کرمانشان واتە ئەوەی کە گوێمان لێ ئەبێ ئێستا هینی سەحنەی کرمانشانە یک بەخشێک کە ستایلێکە لە ناو تەمبور بەڵێ لە چوار هەوزە یک هەوزێ سەحنە است باشە کە ئیمە موسیقیە کە ئەلبەتە بەرە ئەساس موسیقی جەمخانە و خانەقاه سەحنە است کە جەنابەتش کاری جەناب بەڵێ ئاهەنگسازی کردمە لە سەری دەستخۆش. We're going to go to Rosh Halat now, the Kurdish part of Iran from Kermashan. Farid is a very distinguished artist, Farid Ilhami from Iran, a family of musicians. And this lovely lady, 17 years old, playing the tambour, and Aida as well. We're going to hear this special repertoire that is from a special sacred community in the Kurdish culture. In Kurdish culture, we have religions and ideologies and philosophies that are, we can call, they are pre-Islamic and they have a great deep root in our culture. And what we're going to hear, the next item, is a sample of a melody and a couple of melodies from the Ahl Haq community or religion that this music 50 years ago was not allowed. It was very private. It was only played in the private ceremonies of the Ahl Haq. And since 50 years onwards, this music flourished into stage and to the world. So we're going to hear two items from Rosh Halat from the Ahl Haq community. Farmu.
جان بغداد شاد بی منصور سرمست تسلیم و دار بی منصور سرمست تسلیم و دار بی دیده کمان حد و کم نوچ زمینه پاکش صدای الحق ما نخاکش صدای الحق ما نخاکش وای ای جان ای دو
گران دردنا زام برین زوخ گران دردنا قیس جفا کیشیمان هردنا چون شیخ سنا ایمان هردنا گران دردنا گران دردنا زناری پوشی زناری بستن وای ماجرا و تنزار و خستنه ای گران دردنا گران دردنا یارم دوست دلدارم یارم دوست دلدارم جانم سلطانه واو چۆن بوو بەدڵتان بوو؟ ڕۆژهەڵاتیەکان کووە ڕۆژهەڵاتیەکان باش ڕێینە فەرموون ئەڕۆین بۆ باکوور چەپڵەیەک جارێ جارێ یەکەم بەڕاستی ئەم جلە جوانە سەد ساڵ مێژووی هەیە 100 ساڵ ئەم جلە لە کاک ئەنوەر کە بە گروپی جۆلەمێرک لە جۆلەمێرک حەکاری لە کوردستانی تورکیا و تەشریفیان هێناوە ئەم جلە وتی هەژار 100 ساڵە لە ناو ماڵباتی ئێمەیە ئەم جلە هەبووە بەڕاستی کاک ئەنوەر بەخێر بێی بۆ ئۆپنینگی ماڵی زەهاوی
لە جۆلەمێرگ من هاتم بۆ جۆلەمێرگ بەڵێ بەڕاستی شارێکی زۆر جوان بوو شاخەکانی خەڵقی بچووک بوو بەڵام زۆر جوان بوو چیمان حەزرە لە باکوور ئەم دوو گۆرانیەیمان هەیە تۆزێ باسی گۆرانیەکەم بۆ بکە نەها ئەس سلە و حرمەتە خوا بوو تەوان شەوانێت باکوور باشوور هەولێر ئۆ ڕۆژەوا ڕۆژشەلا دکم هون خێراتن سەر چاوان گەرەی سپاس سەر ناوێ ئۆ باکوور جوولەمێرگە ڕەنگین و ئەس هاتیمە و گروبا خەوەژی نەها ئەم سەر ناوێ دوو سترانان هات دوو سترانەکە چییە سترانی یەکەم چیە سترانێک یەکەمین چۆخۆ چییە یعنی جل چۆخۆ ئەوەیە ئەو جلە ئەمە یا بەرێ بەڵێ تاقە چێت بێت چۆخک دەبێژن باشە هەریا ئۆ موه و بەران وێ بزنان دەچێبێت باشە ئەو چۆ یادیژی چەلێ بەرچەلان بەرچەلان زۆزانەکە یەکەمی سترانە دوو چەلێ بەرچەلان بەڵێ ئەف چییە ئەو سترانژی هەردوو هینا جۆلەمێرگە هینا حەکاری بەڵێ سترانە چەلێ بەرچەلان بەڵێ ئۆچەل و چییە بلند لەسەر سروشتە بەڵێ بەرچەلان زۆزانێک یەکەمین ئۆ تاڵان دوچێبیە زمانێکی سەر بەرچەلاندا باشە و سەردا ئەو دیروک دگوتینە چەلێ بەرچەلان بلندە چەلێ بەرچەلان بلندە بەڵێ کاک ئێمرا کوڕی کاک ئەنوەرە چەپڵەیەک بۆی زۆر جوانە لەسەر ستەیجێک بی لەگەڵ باوکی خۆت بژەنی ئەمە زۆر جوانە لای من ئێمرا جان ئێوە گروپی ئێوە هەیە جۆلەمێرگ کۆلێکتیڤ بەڕاستی گروپێکی کوردی بوو یعنی کوردی و کوردستانی بوو ئەف گروپ تۆزێ باسە ئەف گروپ بکە بۆ ئازیزان جۆلەمێرگ کۆلێکتیڤ ئەvە نێزیکەی دو ساڵایە مە ئالیە جۆلەمێرگیدا لە حەکاری بێژین جۆلەمێرگ هەکاریەدا موزیسیانی جۆلەمێرگی و پازدە هەبن باشە ئەم هاتن دەویەک هەموو جولەمێرگینە ئەم سترانێک کەونارین جولەمێرگێت دەبێژن ئەم سترانین کەونارێت کوردی دەبێژن سەر هەندەیە چاندامە و ئەم سپاسیا هەری مازنم بۆتە دکن بۆ زەهاوی موزیک هاوس پرۆژێ گەلەی قەدیمیە گەلەی باشە ئەم زۆف کەوخەشم ماڵی ئاوا باش بڕۆین بۆ باکوور فەرموون گەلەی ساڵ داخوازی ئێمەدی هەیە فەرموو و نها دیامە لەبەرە سلە و حرمەتێتمە و بدیاتە مەمنون و تشتێک دیژی نکارم بێژم بەراوێتە ئەمرێ خودێت کردبوو و سەرێتە ساق سەرێ مەساق بێت و هەر هون هەبن سلە و حرمەت سەرچاوە فەرموون Sorry, I forgot to abbreviate it in English. The three gentlemen that we had, Kak Anwar and his two sons, are from Jolamerg. Hakari, as known as the Kurdish word for the city, is Jolamerg, and the word for the geographic word is called Hakari. I was there about 3 months ago. It was an incredible, beautiful city. It was like the Vancouver. The mountains were exactly like Vancouver. And the three gentlemen that I invited are from Kurdistan of Turkey. The two items that you will listen now are melodies and styles of singing. This is very specific harvest songs. The first melody is a harvest song. And the costume that you see by Anwar is 100 years. He told me, Hejar, this is from my great-grandfather, 100 years, this costume, which is very special to this part of the Kurdish part of Turkey. And the second song is like a praise of the mountains, because the geography of Jolamerg is very interesting. I was in a position that I had a border which was Iran, and the other border was Iraq, and the other border was Syria. So when you look at it, it's a very interesting city.
And what we will hear is a unique melodies, very unique melodies and styles of singing from Jolamer, Kurdistan of Turkey.
içime kelale hebrozi dergâsine gelir darumazi Çelam elinde heylona ve melo Çelli ben çelam elinde hayrana temelo Çelli ben çelam elinde heylona ve melo Çelli ben çelam elinde hayrana temelo Uçan sever bunda heylona ve melo Uçan sever bunda hayrana temelo Temmumun sari bunda heylona ve melo Temmumun sari bunda hayrana temelo heylona ve melo Çelli ben çelon derece hayrana temelo Alan hoga mişe heylona ve melo Alan hoga mişe hayrana temelo Uçan seydan keşe heylona ve melo Uçan seydan keşe hayrana temelo heylona ve melo Çelli ben çelon şine hayrana temelo Alan homa hine heylona ve melo Alan homa hine hayrana temelo Uçan seydatine heylona ve melo Uçan seydatine hayrana temelo Çelli ben çelon elinde heylona ve melo Çelli ben çelon elinde hayrana temelo Çelli ben çelon elinde heylona ve melo Çelli ben çelon elinde hayrana temelo زۆر باشە دەنگ ئۆکێ باش ئێستا بەشی ئەخیرەکەی ماوە باشووری خۆمان
چەپڵەیەکی زۆر گەرم بۆ سێ هونەرمەند لە سلێمانیەوە. کاک خارا، مامۆستا گۆران کامیل، کاک بێژەن. مامۆستا بەخێر بێی، بەخێر بێن. سلێمانی گۆران شارە حەیاتەکە. ئەمەی هەر حەیاتە. بێگومان سلێمانی کولتورێکی جوانی هەیە، شارێکی جوانە، بەشێکە لە کوردستانی جوانی ئێمەیە. چیمان حازر کردووە لە سلێمانیەوە؟ وەی ڕاستی بێ من زۆر بە خێراتنی میوانە عزیزەکانەکەم، زۆر بە خێراتنی هەموو میوانەکانی ترەکەم کە لە سێ پارچەی کوردستان هاتوون، ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و خۆشمان لێرین، خاوەن ماڵ نین لە ئاستی ئەوان. ئەوەی ڕاستی بێ ئەو هونەرە جوانەی کە ئەوان پێشکەشیان کردین لەو مۆرک و شێواز و ستایڵی کە ئەوان پێشکەشیان کردین دیارە هەر بەشێک مۆرکی تایبەتی خۆی پێوەیە. هەر لەبەرەوە ئێمەش پێمان خۆش بوو وەکو باشوور ئەو مۆرکەی خۆمان نیشان بدەین لە ناوەڕاستی ئەوانە بۆی کەوا ڕەنگا و ڕەنگی و جوانی ئەو هونەرە دەرکەوێت کە لە ناو هونەری کوردیدا چۆن ئێمە 6 دیالێکتمان هەیە، بەو شێوەیە 6 دیالێکتی موزیکیشمان هەیە لەگەڵ گۆرانی کە هەمووی جیاوازن و زۆر زۆر دەوڵەمەندن. گەنجینەیەکمان هەیە هەتا هەزاران ساڵی تر ئەتوانین لە بەرەکەی بخۆین و لێی بحەسینەوە وەکو هونەری کوردی وەکو گۆرانی و موزیک. ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە ئێمە ئامادەمان کردووە سێ دانە بەشە. باشە سێ مێلودی پێم خۆش بوو لە ناوچەی گەرمیان و ناوچەی هەولێر و ناوچەی سلێمانیش سێ دانەی جیاواز ئامادە بکەین. باشە هەڵبەتە بۆیە ناوچەی بادینان و دۆهۆکمان ئامادە نەکردووە. هاوڕێیان و هونەرمەندانی بەشی باکوور و ڕۆژئاوا بەو بەشە بەڕاستی بە جوانی هونەریان پێشکەش کرد. لەبەرەوە پێم خۆشەکە گۆرانیەکی ناوچەی سلێمانی. باشە هینی کێیە کەسێکە هینی سلێمانی؟ پێم خۆشە لێرەوە کاک بێژەن. بێژەن چەپڵەیەک بۆ کاک بێژەن. چاوتان ماچن قوربانی زۆر سوپاس. کاک هەژار پیرۆزە ئەو ماڵە جوانە. ئەم جارە زۆر بە ڕەسمی کۆبینەوە خۆم بۆ نەورۆز حازر کردووە. طبعا گۆرانی یەکەم گۆرانی ئەروەی گۆرانێکی زۆر سلێمانی و جوانە بەڕاستی. هەوڵێم تەلەفوزی سلێمانی ئەها تەلەفوز یەکسەر وتم 50 ساڵەمەوە پێش ئەوە عەرەبی زۆر تایەوە. شێوازێکی جوانی مۆسیقای سلێمانیە یعنی گۆرانی و دەنگی سلێمانیە. باشە مەقامێکی گەرمیانیە. ئەویش بە یارمەتی مامۆستا گۆرانی ئەزیز و مێلۆدیەکی جوانی هەولێری. کۆتا مێلۆدی عەرب عوسمانە. عەرب عوسمان چەپڵەیەک بۆ مامۆستا عەرب عوسمان. تۆزێک بۆ من قورسە ئەدای بکەم بەڵام هەوڵەیەم بتوانم وەکۆ بم خزمەتێکی بچووک بەو بەشە بەو دیالێکتە جوانە بۆ مۆسیقا جوانە بکەم هیواداریم بەدڵی هەموو لایەک بێت. دەست خۆش بەس یەک شتێک ئەمە بڵێم مامۆستا گۆران کامل پێویستی بە ناساندن نییە. من وەکو مامۆستای خۆمیەی بینم سەرەوەی 35 ساڵ زۆر لەناو کاری هونەریە بووە دەست و پەنجەی مامۆستا زۆر دیارە. من لەناو ئەزمموی ژیانی خۆمە زۆر لە بەڕێزیان زۆر چت فێر بووم و زۆر خۆشەکە ئێستا مامۆستا لە هۆڵەندایە گەڕایەوە نزیکەی 6 ساڵ کە ماستەری لەوێ وەرگرت لە موزیک و ئێستا لە بەشی جامیعەی سلێمانی یەکێک لە شاخە هونەرمەندەکان و مامۆستایانی ئەو بەشەیە و دوو تەلەبەی خۆی ئەم دوو بەڕێزە تەلەبەی خۆی بوونە کە ئێستا لەگەڵیان. فەرموون. Then, you know, I have to play, I have to direct, I have to translate, I have to do so many things. Okay. We finish the fourth item from Bashur, from Kurdistan of Iraq, and we go to Suleymania. Of course, Suleymania, as known as Suli to most of the expats, we could say it's one of the cultural part of our part of Kurdistan. And the two items you will hear are very unique melodies, extremely unique melodies to Bashur. The first one is very typical of a Kurdish melody from Suleymania.
the little maqam in the middle is from Germian, the Kirkuk, Kalar, Khanaqin, that province. And the last item, which is a typical dance song from Erbil, from one of the most pioneer singers, folk singers, Mamosta, Melody Seyamakahini, Mamosta, Arab Osman Bu. So the last item, I don't want anybody sitting because it's a proper dance song, and I want everybody to dance. Are you want to dance? Okay. گرمیانی جوزانی ولا جی گوری مردوانی وصفی تویام بو کردم بجلی کردی و جوانی آقا یاری بالا و بکاق حما ولا سلیمانی ای وی 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 ناس قولی جاو جوان و خیلی ناویل لبدانی شاو بجلی زاوی کابره لو ربا مدري ما تنوش بباب تسردي حتى نبدي جماعة ولا جنبنا كمو خي مشامل وخوار بيدل نقول كابا كان مشامل وخوار بيدل نقول كابا خو من شيتي بالايتم بصبير واصحابه خو من شيتي بالايتم كافر يومي ليلابا انا وي 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 ناس قول جوزان وخيل دار لا وداني شاوب جري شاوي كابا دور بمدري ما تنوش بباب تسردي حتى نمدي جماعة ولا جنبنا كموخي
چێشم خیابان لە قەڵات تاکو دوکان ڕای دەکێشم خیابان یا بە ماشین دەورێنم یان بە فڕۆکەی ئاسمان یا بە ماشین دەورێنم یان بە فڕۆکەی ئاسمان ئەرە وەی 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 داستۆڵی چاوجوان و خەیلی تاوێ لە لامدانی شاوە بەجەنی چاوی کابرە لەوەرە بە منەرێ ماچێ نۆش پێ بابێتە سەرێدەی حتا نەمەدەی تێباچێ وە لە جانم ناکەمۆ خەی چومەلای خۆم گەرجامێ خۆم سەنەمێ چومەلای خۆم گەرجامێ خۆم سەنم سەرتا پای باڵام گلارەی دیەم با لە خۆم ژەنم خۆم گەرواتەی پێم نەداوە مەردان نەباوە مەردان خۆم گەرواتەی پێم نەداوە مەردان نەباوە مەردان ئەم خۆم پێوانە درۆڵام قڕ پێوانە دەڕای جێگەردە وەتەموە خۆم گەر نەداوە مەردان نەباوە مەردان وتبغى قوم قاور ندايا مردن نبا ومردن تاق ليلكم يا وار وابوك مردن لخماي لجستاني خلخالي وقفايزة سيكالي لجستاني خلخالي وقفايزة سيكالي ويقرتو واللمن دقنية وقمن دالي وزقا وكتهي من بوا وشوان بحلالي بريايا وكتهي من بوا سير شوان بحلالي لجستاني خلخالي وقفايزة سيكالي لجستاني خلخالي وقفايزة سيكالي ويقرتو واللمن دقنية وقمن دالي وزقا وكتهي من بوا وشوان بحلالي بريايا وكتهي من بوا سير شوان بحلالي
چاو شەهێن چاو شەهێن جوانی پشت دەرروو بەتوێن قەت باریکەی چاو شەهێن چاو شەهێن چاو شەهێن جوانی نەمامی بتوێن یارم دێتە نێوشایی پیر و جوان لە دوای دێن بۆ بەرۆک و عاشق بنگ لەسەر سینەی دەلارزێن لەسەری ئەو باڵا بەرزەی حەوت عەشیرەت بە شەڕدێن لەسەری ئەو باڵا بەرزەی ئەو عەشیرەت بە شەڕدێن لەکوێ ساڵی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی لەکوێ ساڵی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی گڕۆی گرتووە لە من دەگریێ وەک منداڵی خۆزگایە و قسەی من بووە سێ شەوان بە حەڵاڵی بریا و بڵی من بووە دوو شەوان بە حەڵاڵی شهادم پێدەهێنای نازکە نەرمێ قیبلەم بای قیبلەم بای قیبلەم بای شهادم پێدەهێنای چاوم کەوتووە بە چاوی لە چێشێوە کارەبای لە باوەشی ئەو چیژەی نام هەوێ ماڵی دنیای لە باوەشی ئەو چیژەی نام هەوێ ماڵی دنیای لەکوێ ساڵی خەڵخاڵی وەک پایزە سێوەی کاڵی گڕۆی گرتووە لە من دەگریێ وەک منداڵی خۆزگا و بڵی من بووە بریا و بڵی من بووە سێ شەوان بە حەڵاڵی سانی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی لەکوێ سانی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی لەکوێ سانی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی لەکوێ سانی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی میرە وەرە سپاس بژیت چەپڵەیەکی زۆر زۆر بۆ ئەم دوو گەنجە یەکێکیان خەڵقی هەولێرە یەکێکیان خەڵقی سلێمانیە کاکە ڕێوان و کاکە میر کە هەردووانیان تقریبان 25 ساڵیانە بەڕاستی ئایندەی ڕیتم و دەف بۆ ئەم دوو برایەیە یعنی بەڕاستی وێڵدان بۆ چەپڵەیەک بۆ ڕێوان دەستان خۆش بێ بژیت تەنیا شتێک من بۆ من ماوە ساڵ بە ساڵ دنیا بچووکتر دەبێت میلەتەکان لە یەک نزیکتر دەبن تەنیا کەلچەر و موزیکە کە ئینسانەکان لە کوردستان و ئافریقا و هەر کوێی دنیابی موزیک زمانی ئینسانیەتە و بە هیوام بتوانم ئەم ماڵە بە پاڵپشتی حکوومەت بە پاڵپشتی ڕوودا و بە پاڵپشتی جەنابی سەرۆک بتوانم ئەم ماڵە کەلچەری تیا بێ بۆ شاری خۆشەویستی هەولێر شەوتان شاد بژیت بروش دگریب شودنانی رزیل و بسی بیار و بسی دست کال کرم تو کال نابدلان
دلالی دبرو دقريب شاف دلالي جبر افيني تسخست ما حالي رازيلو بس اي بيعارو بس اي وازهيا نرني دلوي خيلو دلو خويني دلوي گلازر وی گلازر لی های گله گله گلازر گلازر وی گلازر لی های گله گله گلازر حیران رنگی تی اسمر لی گلو چی دکش حق من حیران رنگی تی اسمر لی گلو چی دکش حق من گرسدانی خدا سر لی عینک داری خدا من گرسدانی خدا سر لی عینک داری خدا من حیران رنگی تی اسمر لی گلو چی دکش حق من حیران رنگی تی اسمر لی گلو چی دکش حق من گلو درکش نامالا با گلی درکش نامالا گلو درکش نامالا با گلی درکش نامالا سر خود پشت بالا ری سر خود پشت بالا سر خود پشت بالا ری سر خود پشت بالا سر خاطر دستمالا لی که بوگه باجوانا سر خاطر دستمالا لی که بوگه باجوانا گلازر وی گلازر لی های گله گله گلازر گلازر وی گلازر لی های گله گله گلازر حیران رنگی تی اسمر لی گلو چی دکش حق من حیران رنگی تی اسمر لی گلو چی دکش حق من راس گلو قزینه که راس گلی قزینه راس گلو قزینه که راس گلی قزینه هورک هورک ددرومه لی هورک هورک ددرومه هورک هورک ددرومه لی هورک هورک ددرومه گید به گلی نرنده لی و ترس گره خاینه گید به گلی نرنده لی و ترس گره خاینه گلازر وی گلازر لی های گله گله گلازر گلازر وی گلازر لی های گله گله گلازر حیران رنگی